لە دوای دەنگۆی ئازادکردنی تۆمەتبارانی کەیسی ئەو منداڵەی کە لە هەولێر دەستدرێژی سیاسی کرایە سەر، کاردانەوەکان تا ئێستاش بەردەوامی هەیە. بەشێک لە چالاکانی مەدەنی و ڕێکخراوەکان لە پارێزگای سلێمانی بۆ بەرگریکردن لەم کەیسا گروپێکیان پێکەنا و ناویان ناوە گروپی ویژدان. لە بەردەم دادگای سلێمانی ڕایانگەیان ئەوان دەبنە داکۆکیکار لەو کەیسە و دەبێت تۆمەتباران سزا بدرێن. ئێمە وەکو کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیر و پارێزەر و مامۆستا و چالاکوان وەک گروپێکی داکۆکی کرد لە ماف و ئازادی و شکۆ و شەرەفی هاوڵاتیانی خۆمان وەک گروپی ژیان وەک گروپی ویژدان ڕادەگەێنن دۆسەی هەموو تاکێکی ستەم لێکرا و مافزەوت کراو لە ئەستۆی خۆمان دەگرین. ئەو گروپەی کە دروست بووە بە ناوی گروپی ویژدان خۆبەخشانە و بوێرانە پارێزاری خەڵک و هاوڵاتیان ئەبین وەک بەردەوامیمان دەدەین بە کارەکان و چالاکیەکانمان. گروپی ویژدان خاوەندارەتی لە هەموو دۆسیە ئینسانی و ئەخلاقی ویژدانیەکانی هاوڵاتیان ئەکا لە ڕێی بە دواتاچوون و چالاکی و کەمپینی جۆراوجۆر و دەبێتە فشار بۆ سەردەسەڵات و دەستگای دادوەری و خاوەن لەشکۆ کەرامەتی خەڵکی ئازارتەشتووی دەردەکەوێت. کاری سەرەکی ئەم گروپە بەرگریکردن دەبێت لەم منداڵە و دەیانەوێت لە ڕێگەی کۆکردنەوەی هاودەنگی ڕێکخراوەکانی دیکەش گروپەکە گەورەتر بکەن. لە داهاتووشدا چاودێری وردی دادگاییکردنی تۆمەتباران دەکەن تا ئەو کاتەی دادگا بڕیارێک لایکەرەوە دەدات لە بەرژەوەندی ئەم منداڵە و کەسوکارەکەی. کاری داهاتووشمان کۆکردنەوەی ئەو دەستانەوە بە یاسایی گەیاندنی ئەو پرۆسەیە بۆ ئەوەی بتوانین دەستدرێژیکاران بە سزای خۆیان بگەن و دەوڵەت و حکوومەتیش بەرپرسیاری ئەوە بکەین کە بۆچی لێپرسینەوە لە دەستدرێژیکاران ناکا و لە کاتێکا کە گرتوونی و ئازادیان کردوون بۆچی ئازادیان کردوون. ئایا دەوڵەت حکوومەت ئەوە نابەرپرسیارە بەرامبەر بە ژیانی تاکەکانی کۆمەلگا کە هێرشی سەر کەرامەت و ویژدان و شەرافەتیان بکرێت ئەو بێپرسانە بەڕێوە بڕوات و ئەو دەستدرێژیکارانە ئازاد بکرێت. دوا بە دوای دەنگۆی ئازادکردنی ئەو تۆمەتبارانەی کە دەستدرێژی سیاکسیان کردووە سەر منداڵێکی 7 ساڵان لە هەولێر، کاردانەوەی گەورەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و فەیسبوک بە دوای خۆی داهێنا و داواکرا بە زووترین کات سەرجەم ئەو کەسانەی دەستیان هەبووە لەم تاوانەدا دەست بەسەر بکرێن و دادگا بڕیاری دروست لەسەر ئەم کەسانە بدات کە تاوانەکەیان ئەنجام داوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.